جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی جومعە سەرەتا سەردەری چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لە کرماشان، دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە مەهاباد، تاران و پیرانشار، سەپاندنی سزای زیندان بەسەر مەتین حەسەنی لە بۆکان، کەماوی 90 لە سەدی گوندەکانی بۆکان و بایەخنەدانی بەرپرسانی ئەو شارە، کۆبوونەوەی ئەنجامانی حزبی شیوعی کوردستان دژ بە تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی عەمەڵیاتی ئاغاجێری خوزستان، درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبای شوشتەر، ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە وزەخانەی شیرکوهی یەزد، کوژران و برینداربوونی چەند هاوڵاتی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئەهواز و پشتیوانی جیهانی یەکێتیە کرێکاریەکان لە شەریفە موحەممەدی. درێژەی هەواڵەکان ڕێزگرتن لە یادی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لە کرماشان ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەر کۆمەڵێک لە دادخوازانی کرماشان هاوکات لەگەڵ سەرڕۆژی لەدایکبوونی مینو مەجیدی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. مینو مەجیدی لە سەردەمی شۆڕشی ژینا لە شاری کرماشان بە 167 فیشکی ساچمەی پێکرا و گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی دادخوازەکانی کرماشان هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی ئازادیخوازی ئەو شارە لەسەر مەزاری ئەو نەمرە کۆبوونەوە وێڕای نوێکردنەوەی پەیمان بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕشانازی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی بێت. دەستبەسەرکردنی 5 هاوڵاتی لە مەهاباد، تاران و پیرانشار لە ڕۆژانی ڕابردوودا 5 شارۆمەند بە ناوەکانی عەلی دانش، قاسم چۆممەڵانی و محەممەد ڕەزا قەیتەرانی خەڵکی مەهاباد، حەمید فەرهادی خەڵکی کرماشان و دانیشتووی تاران، هەروەها محەممەد خالید ڕەسوڵزادە خەڵکی پیرانشار لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەستبەسەر کراون. ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە 20 و 21 پوشبەر 3 هاوڵاتی خەڵکی مەهاباد بە ناوەکانی عەلی دانش، قاسم چۆمەڵانی و محەممەد ڕەزا قەیتەرانی لە هێرشی هێزە انتزامیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکانیان بە توندوتیژیەوە دەستبەسەر کراون. لەلایەکی دیکەوە ڕۆژی دووشەممە 18 پوشبەر ئیدارەی ئیتلاعاتی تاران هێرشی کردوتە سەر ماڵی حەمید فەرهادی هاوڵاتی خەڵکی کرماشان و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی ڕەفاندووە. هەروەها ڕۆژی سێشەممە 19 پوشبەر شارۆمەندێکی خەڵکی پیرانشار بە ناوی محەممەد خالید ڕەسوڵزادە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەم 5 کەسە لە بەردەستانیە. سەپاندنی سزای زیندان بەسەر مەتین حەسەنی لە بۆکان. ببورن مەتین حەسەنی هاوڵاتی خەڵکی بۆکان و لە بریندارانی چاوی ناڕزایەتیەکانی خەزەڵوەری 98 لە پەیامێکدا باسی لە عفونەت و ئازاری چاوی خۆی کردووە و ڕایگەیاندووە کە لە حاڵی پێداچوونەوە بە دۆسیەکەیدا بە 31 مانگ زیندان کە 6 مانگی تەعزیریە مەحکوم کراوە. مەتین حەسەنی لە ڤیدیۆیەکدا ڕایگەیاندووە کە لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری ساڵی 1398 بۆکان واتە لە شاری بۆکان لە ئەنجامی تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی چاوی لەدەستاوە. ناوبراو بە تۆمەتی هاندانی خەڵک بە شەڕ و کوشتار بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نظام لەلایەن دادگای ئینقلابی بۆکانەوە سزای 31 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنرا. کەماوی 90 لە سەدی گوندەکانی بۆکان و بایەخنەدانی بەرپرسانی ئەو شارە. قەسیم عوسمانی نوێنەری بۆکان لە مەجلسی کۆنەپەرستی ئیسلامی ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەر ڕایگەیاند زیاتر لە 90 لە سەدی گوندەکانی ئەو شارە لەگەڵ کەمئاوی بەرەوڕووبوونەتەوە. قەسیم عوسمانی هەروەها وتی کاتەکانی من وەکو نوێنەری ئەو شارە لە جیاتی تەرخانکردن بۆ گەشەپێدانی بۆکان سەرفی دابینکردنی کێشەی ئاو بەرق بووە. وتەکانی ئەو بەرپرسەی ڕژیم لە حاڵێکدایە کە بەنداوی بۆکان یەکێک لە پڕئاوترین بەنداوەکانی پارێزگای ئازەربایجانی غەربیە، بەڵام ئاوەکەی بۆ بەرهەمهێنانی سەنعەتی و پارێزگاکانی دیکەی ئێران دەگوازرێتەوە.
کۆبوونەوە و ناڕزایەتی دژ بە داگیرکاری تورکیا لە هەرێمی کوردستان. ئەنجامان و لایەنگرانی حزبی شیوعی کوردستان ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەر لە ناڕزایەتی بە هێرشەکانی دەوڵەتی تورکیە و داگیرکردنی بەشێک لە خاکی هەرێمی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوە لەگەڵ ئیدامەی هێرشەکانی تورکیە و پەرەپێدانی ئۆپراسیۆنەکانی لە هەرێمی کوردستان کاردانەوەی کۆمەلگا دەربڕینی ناڕزایەتی و دژایەتیکردن لەگەڵ ئەو داگیرکاریە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرسەندووە. لەو پەیوەندیەدا حزبی شیوعی لەقی هەولێر دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا خۆپیشاندانێکیان بەڕێوە بردو دروشمەکانی نا بۆ داگیرکاری کاردانەوەی پارلەمان و دەوڵەتی عێراق لەکوێیە و نەتەوەیە گرتوەکان بۆ بێدەنگەیان بەرز کردەوە. لەلایەکی دیکەوە کوردستانیان و دۆستانیان لە شارەکانی لۆزان و ژێنێفی سوئیس لە دوو ڕێپێوانی گەورەدا بێدەنگی کۆمەلگای جیهانیان لە ئاجنایەتەکانی دەوڵەتی تورکیا شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی هێرشەکان و چوونە دەرەوەی ئەرتشی ئەو وڵاتە لە هەرێمی کوردستان بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی عەمەڵیاتی ئاغاجێری خوزستان ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەر کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی عەمەڵیاتی ئاغاجێری خوزستان دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت لە کۆبوونەوەکەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خاننشینی بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی کرێکارانی نەوت و گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانشینی بوون. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبای شوشتەر ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەر کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبای شوشتەر بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە ناڕوونی دۆخی پیشەیی درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبای شوشتەر لە هەفتەی ڕابردوو لە ناڕزایەتی بە نەدانی حەقدەست و حەقی بیمەکانیان مانیان گرتووە و داوای کرانەوەی کارخانە گەڕانەوە بۆ سەرکار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، گۆڕانی دۆخی پیشەیی و نوێکردنەوەی قەراردادەکانیان بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە وزەخانەی شیرکوهی یەزد. کرێکارانی شاغڵ لە وزەخانەی شیرکوهی یەزد ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەر لە ئاز نەدانی حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان 120 کارگەر لە وزەخانەی شیرکوهی یەزد کار دەکەن و بەرپرسانی ئەو ناوەندە حەقدەستی کرێکارانیان لە کاتی خۆیدا پەرداغ ناکەن. کرێکاران لە ئاستی نەدانی جلوبەرگ و سەنەوات ناڕازین و دەڵێن چەند جار ویستویانە لە ئیدارەی کار سکاڵات دژی بەڕێوەبەرەتی وزەخانە تۆمار بکەن، بەڵام هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. مانگرتنی شۆفێرانی کامیۆنەکانی شارەداری لە مەشهەد ڕۆژی پێنجشەممە 21 پوشوەر شۆفێرانی بارهەڵگرەکانی شارەوانی مەشهەد لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایە و مانیان کرد. بە پێی راپۆرتەکان شۆفێرانی بارهەڵگری شارەداری مەشهەد ماوەی چەند مانگە حەقدەست و مەزایان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی معیشتیدا ژیان بەسەر ئەبەن. کرێکاران ڕایانگەیان هەر کات داخوازیە دواخراوەکانیان پەرداخکرا ئەگەڕێنەوە سەر کارەکانیان. کوژران و برینداربوونی چەند هاوڵاتی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئەهواز. لە ڕۆژانی ڕابردوودا شارەوانی کوت عەبدوڵڵای ئەهواز بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردوە سەر خەڵکی ناڕازی و گەنجێک بە تەقەی ڕاستەوخۆ کوژراوە و چەند کەسی دیکەش بریندار بوون. بەیانی شەممە 16 پوشپەر هێزە ئینتیزامیەکان لەگەڵ یەدوڵڵا مەرعەشی و حەیدەر جامعی بە مەبەستی ڕووخاندنی چەند خانوو هێرشیان کرد سەر دانیشتوانی ناوچەی کوت عەبدوڵڵا و کاتێک خەڵکی ناڕەزایەتیان دەربڕیوە خەڵکیان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا مێرمەنداڵێک بە ناوی محەممەد سەمیری تەمەن 17 ساڵ گیانی لەدەستداوە و چەند شارۆمەند بریندار بوون کە ناسناوەی دوو کەسیان بریتیە لە کەریم ناسری و یاسن باوی. مەبەستی ئاموزش و پەروەرشی ئەهواز بۆ ڕووخاندنی دوو مەدرسە. ئیدارەی ئاموزش و پەروەرشی خوزستان لە ڕۆژانی ڕابردوودا
هەوڵی ڕوخاندنی دوو مەدرسەی قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی لە شارۆچکەی نەوەردی ئەهوازی داوە. بەوتەی چالاکانی مەدەنی ئەو دوو مەدرسە 700 قوتابی کچووکوڕ لەخۆ دەگرێت و ئەگەر بڕوخێت هەموو ئەو قوتابیانە کە لە گوندەکانی دەوروبەری شارۆچکەی نەوەردی ئەهواز خۆیان دەگەێنە قوتابخانە لە پرۆسەی خوێندن بێبەش و دوور دەکەونەوە. چالاکانی مەدەنی خوزستان داوا لە خەڵکی ئەو پارێزگایە دەکەن ڕێگە نەدەن ئەو قوتابخانەیە لەلایەن ئاموزش و پەروەرشی ئەهوازەوە لەناو بچێت. دووە هەواڵ پشتیوانی جیهانی یەکێتیە کرێکاریەکان لە شەریفە محەممەدی. لە ڕۆژانی ڕابردوودا ئیتحادیەی کرێکارانی ساختمانی، جەنگەڵبانی، بەندەر و کشتیڕانی ئوسترالیا، یەکێتی کرێکارانی ئیسپانیا، کەنەدا، ئەمریکا، ئیتالیا و سوید لە چەند بەیاننامەی جیاجیادا پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی دەربڕی. بڵاوبوونەوەی هەواڵی سەپاندنی سزای ئێعدام بەسەر شەریفە محەممەدی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ڕەشتەوە کاردانەوەی بەرینی نێوخۆیی کۆمەڵگا و دەرەوەی وڵاتی لێکەوتوێتەوە. لەو ماوەیەدا کەمپەینی بەرگری لە شەریفە محەممەدی ساز و کارزاری جۆراوجۆر بۆ پشتیوانی لەو چالاکە کرێکاریە دەستی پێکردووە. ڕۆژی 9 جولای 2024 چالاکانی کرێکاری لە وڵاتانی ئەوروپایی، ئەمریکا، کەنەدا و ئوسترالیا لە کۆبوونەوەیەکدا پاش قسە و باس و وەرگرتنی ڕاوێژی جەماوەر کۆمیتەی سەراسەری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدامیان بۆ شەریفە دامەزران. لە هەواڵێکی دیکەدا گەوهەر عشقی دایکی هەمیشە زیندوو سەتار بەهێشتی لە پەیامێکدا پشتیوانی خۆی لە شەریفە محەممەدی دەربڕی. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شەو.